بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما بعد، بارزان مامستایان خوشویستان، ئێمە بڵێن بەردەوامین لەسەر قسەکردن لەسەر ئەو گومانەی کە پێشتر ئاماژەمان پێکرد کە بریتی بوو لەوەی کە دین کاملە بە قورئان و هیچ پێویستیمان بە سونە نییە، کە لە نەتیجەشدا وەکو باسمان کرد کە ڕەتکردنەوەی کوی گشتی سونەتی لی دەگرتەوە و بەڵگەبوون و حجەتی سونە و فەرمودەی پێغەمبەر دوای خوای لەسەر بی ڕەت دەکرێتەوە بە شێوازێکی گشتی. ئێمە لە دەرسی ڕابردوو باسی یەک لەو خاڵە گرنگ و جەوهەریانەمان کرد کە گوتمان یعنی ئێمە سونەش وحیە وەکو قورئان، چونکە بەڕاستی ئەمە یەکە کە لەو بڵێن خاڵە گرنگانەی کە هەر کاتێک کە کەسێ بەرامبەر قەناعەتی بەوەی کرد کە سونەش وحیە لەلایەن خواوە دابەزیوە بۆ پێغەمبەر درود خوا لەسەر بی، تەنانەت ئەگەر پێغەمبەر درود خوا لەسەر بی اجتیهادیشی کردبی، ئەگەر ڕاستەوخو وەکو دەڵێن لە ابتیداء وحیش نەبی، نابعبی لە دەرچوبی لە ڕێی مقتەضای بەشەریەتی پێغەمبەر، لە ڕێی اجتیهادی پێغەمبەر درود خوا لەسەر بی، بەڵام مادەم دوای ئەوە خوای گەورە دانی پێداناوە و ئیقراری کردووە کەواتە ئەمەش دەبی بە دین و ئەمەش دەبی بە وحی. ئێمە لە دەرسی ڕابردوو باسی چەند بەڵگەیەکی قورئانیمان کرد، بڵێن لەم دەرسە باسی یەک دوو بەڵگەی چەند بەڵگەیەکی فەرمودەش دەکەین کە نەک تەنیا بەڵگە ئێمە لە قورئانمان هەیە لەسەرەوەی کە سونەتی پێغەمبەر درود خوا لەسەر بی وحیە دینە، بەڵام حتا تەنانەت لە سونەتی پێغەمبەریش درود خوا لەسەر بی. بۆ نمونە فەرمودەیەکمان هەیە کە ئیمامی ئەحمەد و ابن ماجە ڕیوایەت دەکەن و فەرمودەیەکی صحیحە، بەلکو ابن حیبانیش ڕیوایەتی کردووە و بە صحیحی داینەوە، کە فەرمودەی عرباض بن ساریە کە یەکێکە لە هەوڵانی پێغەمبەر درود خوا لەسەر بی لە پێغەمبەر دەجێڕتەوە، کە ئەمە فەرمودەیەکی مرفوعە، یعنی قسەی پێغەمبەرە درود خوا لەسەر بی، دەفەرمێت عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين عضوا عليها بالنواجذ وإياكم والأمور المحدثات فإن كل بدعة ضلالة. ئەم فەرمودەیە بەڕێزان یعنی ڕێنماییە کە لەلایەن پێغەمبەرەوە درود خوا لەسەر بی خیتابە لەگەڵ هەموو مسلمانان، هەموو ئیماندار و بڕواداران، کە پێغەمبەری خوا درود خوا لەسەر بی فەرمووی عليكم بسنتي، ئێوە دەبی ئەگەر خوتان بە مسلمان بزانن، ئەگەر خوتان بە ئیماندار بزانن، دەبێت هەمووتان پابند بن، پەیوەست بن بە شوێن سنەتەکەی من بکەون. عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين. لێرە بەڕێزان سنەتی خولەفا لێرە حتمما خو خولەفاء الراشدین خو ئەوان هیچ شتێک لە خۆیانەوە نەیانهینەوە، حتمما ئەوان لەسەر ڕێچکە و ڕێباز و منهەجی پێغەمبەر و پەیامی پێغەمبەر درود خوا لەسەر بی لەسەر ئەوە ڕۆیشتونە. بۆیە هەر شتێک لەن خولەفای راشدینیش بە سنەتی پێغەمبەر حسابە و لە چارچێوەی سنەتی پێغەمبەر درود خوا لەسەر بی، ئەگەر بێت و هەندێک شت لە بڵێن ڕووکەش وانە بیت، بەس مهم هەردەچتە چارچێوەی سنەتی پێغەمبەر یان چارچێوەی ئاینی پیرۆزی ئیسلام کە لە ڕێی قورئان و سنەتەوە هاتووە. لێرە بۆیە بەڕێزان عليكم بسنتي، ئیدی ئەمە واضحە، کەواتە ئێوە هەر بە ناوی سنەش، کەواتە ئێوە دەبی بە شوێن سنەتەکەی من بکەون. بەڵگەیەکی تر هەر لە سنەت بەڕێزان، ئەم فەرمودەیەش فەرمودەیەکی زۆر بەناوبانگ و بڵێن مەشهورە و فەرمودەیەکی صحیحە کە ئیمامی بوخاری ڕیواەتی کردووە، کە دەفەرمێت یعنی سێ کەس چوونە لای یەکێک لە خێزانەکانی پێغەمبەر درود خوا لەسەر بی و پرسیاری عیبادەتی پێغەمبەریان لێ کرد، وتیان بابزانین پێغەمبەر درود خوا لەسەر بی کاتی کە لە ماڵەوە یعنی چۆن خوای گەورە دەپەرستیت، عیبادەتەکەی چۆنە؟ ئەوانیش بڵێن خێزانەکانی پێغەمبەر درود خوا لەسەر بی باسییان کرد عیبادەتەکەی بەو شێوازەیە، ئەوە مەسەلەن شەو هەردەستی ئەوەندە ینی ماوەیەک شەو نوێژەکە دوایە ماوەیەک دەنووی، مەسەلەن دووشەم و پێنجشەمە بە ڕۆژی دەبی و باسی عیبادەتی پێغەمبەریان بۆ کرد. بۆیە لێرە ڕاویەکە کە بۆمان دەجێتەوە دەفەرمێت فەکەئەنەهم قالوها، یعنی دەفەرمێت تەقالوها، یعنی دەفەرمێت کە ئەنەما ئەوان بەکەمیان زانی، یعنی گوتیان ئەمە ئەگەوابی هەموو کەس ئێمە هەمومان دەتوانین
ئەوەندە عیبادەتە بکەین بەڵکوی توانین زیاتر بکەین بۆ یەک یعنی وەکو بڵێ ئەوان ویستیان کە لە پێغەمبەر باشتر بن یان لە پێغەمبەر زیاتر عیبادەت بکەن بۆ یەکێکیان گوتی چی گوتی ئەنا ئەقوم اللەیل ولا ئەرقد ئەمن هەموو شەو نوێژەکەم یەک دەقەش نانەوم هەتا بەیانی هەر نانەوم دەتوانم ئەو توانەیەم هەیە لە پێغەمبەر باشترە بم یعنی بزانە بە مەفهوم و واتای قسەکەی ئەو جایەکێکی تر گوتی چی گوتی من بەڕۆژی دەبم بەردەوام یەک ڕۆژیش بێڕۆژی نابم پێغەمبەر دووری خوای سەربی دووشەمە پێشەمە بەڕۆژی بە من هەموو ڕۆژ بەڕۆژی دەبم ئەصوم الدهر ولا أفطر یەکێ تر گوتی وأنا لا أتزوج النساء پێغەمبەر دووری خوای سەربی کۆمەڵە خێزانێکی هەبوو گوتی من ئەسڵا منیش ژن ناینم یعنی دوایە کە پێغەمبەر زانی درودی خوای سەربی بەوەی بانگی کردن گوتی ئێوە بوون ئەو هاتن و ئەو پرسیارەت گوتیان بەڵێ پێغەمبەر درودی خوای سەربی فەرمووی چی ئەما والله إني لأخشاكم لله وأتقاكم له فەرمووی ئەمن لە هەمووتان زیاتر لە خوا دەترسم و فەرمووی چی ولكني أصوم وأفطر وأصلي وأرقد وأتزوج النساء فەرمووی بەڵام من هەندێک هەر دەستمەوە شەو نوێژەکەم هەندێک دەنوم و هەندێک جار بەڕۆژی دەبم هەندێک جار بەڕۆژی نابم و ژنیش دەینم دوای فەرمووی چی بەڕێزان ئەمەیە بڵێن مەوزوعی شەهات کە تایبەتە بە بابەتەکەی خۆمان فەرمووی فەمەن ڕەغیبە عن سنەتی فەلەیسە منی هەر کەسە کە ئەگەر ڕازی نەبوو بە سنەتەکەی من ئەمە لە من نییە سنەتەکەی من ڕەفز بکە ڕەتی بکەتەوە بۆی بەڕێزان ئەمە تەنانەت چەند حکمێکیان ئەوش نەک ڕەفزیان کرد نەک بەو نیەتە یعنی نەک بەو نیەتە کە ئەوان بەڕاستی دەیانویست سنەتی پێغەمبەر ڕەتکەنەوە نە یعنی تەنانەت ینی پێوەیان دیارە کە دڵسوزیش بوون کە حەزیان لێ بوو بڵێن زۆرترین عیبادەت و بەندایەتی و زیاتر خوای گەورە بپەرستن بەڵام وەکو زانایانی عەقیدە دەفەرمون تەنیا ینی دڵسوزی و ئیخلاس کیفایەت نییە بۆ ئەوەی کە کردەوەی ئینسان قبول ببی وەکو هەمومان دەزانین کە زانایانی عەقیدە دەفەرمون چی دوو مەرجی سەرەکی هەیە لە بوو وەرگرتن و قبولکردنی عیبادەت یەک لەو مەرجانە بەڵێ دڵسوزی و ئیخلاس و تەنیا ئینسان مەبەستی پێ ڕەزامەندی خوای گەورە بی هیچ مەبەستی تری لەگەڵ نەبی و دووەم دەبی موافقی شەریعەت بی دەبی یعنی وەکو ئەوە بی کە خوا فەرمانی پێ کردووە پێغەمبەر دووری خوای سەربی ڕوونی کردەوە و فەرمانی پێ کردووە کەواتە ناکرێتن هەر کەسێک لە خۆیەوە عیبادەتێک ئەنجام بدە یان ئێستا بوو نمونە خوای گەورە پێغەمبەر دووری خوای سەربی ڕوونی کردەوە بوو نمونە نوێژەکان بەو شێوازن کە نوێژی بەیانی 2 ڕکعاتە مەغریب 3 ڕکعاتە نوێژەکانی تر 4 ڕکعاتە ئەگەر یەکێک پێی بڵێت ئەمە پێم کەمە من توانم هەیە هەر یەک لەو نوێژانە 20 ڕکعات بکەم واگەر کردی ئایا هیچ سوودی لێ وەرەگری ئایا قبولە بی یان بە پێچەوانەوە ڕەت دەکرێتەوە بوو لەبەرەوە چونکە پێچەوانەی شەریعەت جوڵاوە با 2 ڕکعات بێ و 2 ڕکعاتەکە قبول دەکرێت بەڵام 20 ڕکعات مع العلم ئەو کەسە زیاتر ماندوو بوو زیاتر سوجدەی برد زیاتر ڕکوعی برد زیاتر ذکری خوێنت لەناو نوێژەکە قورئانی خوند بەس قبول نابی کەواتە بۆیە لێرە ئەمانە ئەگەر چی دڵسۆزیش بوون حەزیان لێ بوو یعنی زیاتر عیبادەت و بەندەتی خوای گەورە بکەن بەڵام کە پێچەوانەی فەرمودەی پێغەمبەر بوو پەیامی پێغەمبەر بوو درود خوای سەری پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی فمن رغب عن سنتي فليس مني کەواتە ئەمانە نازانم چۆن وەڵامی ئەو هەموو بەڵگانە دەدەنەوە چۆن دەکرێ مەسەلەن کەسێک یعنی کوی گشتی سنت بەلا بنێ ڕەتی بکەتەوە تەنانەت ئەگەر چەند حکمێکی ئەوانە ئەویش نەک ڕەتکردنەوەی وەکو باسمان کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر لێیان تووڕە بوو فەرمووی لە هەمووتان لە خوا دەترسم بەڵام ئەمە ڕێبازی من ئەمە پەیامی خوایە ئەمە پەیامی ئیسلام هەر کەسێک قبولی کرد ئەمە خۆی قازانجەکە ئەوەی کە قبول نەکە ئەمە لە من نییە کەواتە ئەمە موسڵمان نییە لە بازنەی ئیسلام دەرەچی لە فەرمودەیەکی تر بەڕێزان کە ئیمامی بوخاری دیسان ڕیوایەت کردێ فەرمودەیەکی صحیحە کە پێغەمبەر درود خوای لەسەر بی دەفەرمی چی كل أمتي يدخلون الجنة إلا من أبى فەرمووی هەموو ئومەتەکەی من دەچیتە بەهەشت تەنیا ئەو کەسەی نەبی کە
ڕەفزی بکە یعنی ڕەتی بکەتەوە بڵێ من نامەوەی بچمە بەهەشت. هاوڵان فەرمووان وەمەن یەئبا یا ڕەسوول الله، فەرمووان باشە چێ هەیە ڕەفزی بکە، چێ هەیە ڕەتی بکەتەوە بچتە بەهەشت، چێ هەیە قبول نەکە حەزی لێ نەبی بچتە بەهەشت. پێغەمبەر دووری خوا لەسەر بی لە وەڵامدا فەرمووی چی؟ فەرمووی من ئەطاعنی دەخەل الجەنە ومن عەصانی فەقەد ئەبا. فەرمووی بەڵێ ئەوەی کە جێڕایەلی من بکە، ئەوەی کە بە شوێن پەیامەکەی من بکەوی، ئەمە دەخەل الجەنە ومن عەصانی فەقەد ئەبا. بەڵام ئەوەی کە بێ ئەمری من بکە، ئەوەی کە جێڕایەلی یعنی تەنیا یعنی جێڕایەلی من نەکە و بە شوێن پەیامەکەی من نەکەوی، ئەمە فەقەد ئەبا یعنی دیارە ناوێت. بۆیە وەکو پێشتریش باسمان کرد خوای گەورە کە دەفەرمێت من یوطیع الرەسوول فەقەد ئەطاع الله. هەر کەسێک جێڕایەلی پێغەمبەر بکە درود خوای لەسەر بی وەک ئەوەیە کە جێڕایەلی خوای گەورە کردووە. بۆیە لە فەرمودەیەکی تریشی طبعا کە ئیمامی بخاری مسلم ڕیواتیان کردووە کە پێغەمبەر درود خوای لەسەر بی دەفەرمێت چی؟ من ئەطاعنی فەقەد ئەطاع الله ومن عەصانی فەقەد عەصى الله. بزانە هەر کەسێک جێڕایەلی من بکە، فەرمانەکانی من بکە، جێبەجێ بکە، بە شوێن پەیام و بەرنامەکەی من بکەوی، ئەمە وەکو ئەوەیە کە جێڕایەلی خوای گەورەی کردووە. و ئەوەی کە بێ ئەمری من بکە، فەرمانی من بشچینی، وەک ئەوەیە کە بێ ئەمری خوای گەورەی کردووە. ئیدی ئەمانە هەمووی دەقی شەرعین بەڕێزان، ئەوانە هەمووی بەڵگەن بەڕاستی لەسەر وەحیبوونی سنەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بی. خاڵێکی تر بەڕێزان کە یعنی کورتەیەک باسەکەن لەو ماوەکەمەی کە لەم دەرسە دوای ئەوە ئینشاءڵڵا لە دەرسی داهات و درێژەی پێدەدەین، ئەویش ئەوەیە کە بەڕاستی یەکێک لەو بەڵگانەی کە زۆر جێ پێکەنین و بەڵگەیەکی زۆر لاوازە کە گوایە سنەتی پێغەمبەر درود خوا لەسەر بی لە سەردەمی پێغەمبەر نەبووە، لە سەردەمی پێغەمبەر نەبووە، لە دوای سەدەیەک ئەوجا هاتووتەکایەوە بڵێن سنەتی پێغەمبەر درود خوا لەسەر بی. ئەمە بەڕاستی قسەیەکی زۆر بێمەعنایە، قسەیەکی زۆر پرۆپۆچ و بێبەڵگەیە. یعنی ئەوش ئەوەیە بەڕێزان، یعنی باشە ئەمە یعنی چی؟ سنەتی پێغەمبەر درود خوا لەسەر بی لە سەردەمی پێغەمبەر وجودی نەبووە. یعنی ئەمە من تێناگەم، یعنی ئەمە بەڕاستی یعنی دەزانی ئەمە چییە؟ ئەمە لەبەرەوە خۆیان پێناسەی سنەتەکەن بە پێناسەی زمانەوانی لغە. یعنی زۆر لەوانە کە قسەیان لەگەلەکەی دەڵێ سنەت طریقەی متبعەیە، الطريقة المتبعة. باشە ئەمە لە ڕووی زمانەوانیەوە، بەڵام لە ڕووی شەرعیەوە ئەمە پێناسەیەکی تری هەیە. لە ڕووی شەرعیەوە کە هەموو زانایان بە تایبەتی ئێمە ئەگەر باسی پێناسەی زانایانی ئەهلی حەدیث بکەین کە دەفەرمون ما صدر من النبي صلى الله عليه وسلم من قول أو فعل أو تقرير أو صفة. ئیدی ئەمەیە سنەتی پێغەمبەر درود خوا لەسەر بی. هەر شتێکە لە پێغەمبەرەوە ثابت ببین، يعني صحيح ببی، ئەویش ئیتر بریتیە لە قسە یان کردەوە یان تەقریر، وەکو باسم کرد تەنانەت بێدەنگبوونی پێغەمبەر درود خوا لەسەر بی بەرامبەر قسەیە کە سەحابی کردوویەتی یان کردەوەیە کە سەحابی ئەنجامی دابی، ئەمە دەبی بە سنەتی تەقریری پێدەگوترێت. وصفت صفتەکانیش وەکو گوتم هەیئەتی پێغەمبەر درود خوا لەسەر بی کە حەدیثەکان کەمن لەو بارەوە چۆن بووە و چۆن نەبووە، و ئەوەی کە زورە لە صفاتی پێغەمبەر کە پێدەگوترێت شەمائیل النبووە کە بریتیە لە صفاتی معنەوی و کە بریتیە لە بڵێن ڕفتار و ڕەوشتی پێغەمبەر درود خوا لەسەر بی کە چۆن بووە. ئەمە هەندی بڵێ مەسەلەن فەرمودەی زۆرمان هەیە لەو بارەوە کە ئیدی ئەمەیە سنەتی پێغەمبەر درود خوا لەسەر بی. باشە چۆن دەکرێت بڵێن وڵا سنەت وجودی نەبووە لە سەردەمی پێغەمبەر درود خوا لەسەر بی؟ ئیدی ئێمە ئەگەر تەفسیری سنەت بکەین بەوەی کە بریتیە لە قسە و کردەوە و صفات و تەقریری پێغەمبەر درود خوا لەسەر بی، ئیدی چۆن دەکرێت یەکێک بڵێ وڵا لە دوای وەفاتی پێغەمبەر سنەت هەبووە، بەس لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم سنەت نەبووە، ئەسڵ و ئەساس یان وجودی نەبووە. ئیدی ئەمە یعنی یەک شت دەگەینیتن، ئەویش ئەوەیە کە یان وەکو گوتمان ئەوان سنە بە پێناسەی لغەوی پێناسە دەکەن زمانەوانی کە طریقی متبعەیە. ئێ باشە ئیدی یعنی زۆر لە مصطلحاتی شەرعی بڵێن پێناسەی زمانەوانی هەیە و جیاوازی هەیە لەگەڵ پێناسەی زمانەوانی لەگەڵ پێناسەی شەرعی. ئێستا بۆ نمونە مەسەلەن سەڵات نوێژ پێناسەی زمانەوانی بریتیە لە دوعاکردن، بەڵام نوێژ
ئەگەیەکێک ئێستا بێت لە نوێژێنی وەڕوو مەغریب و عیشا عسر بێت تەنیا دوعا بکە ئایا ئەم نوێژە ئەمە بە نوێژ حساب دەبی ئایا نوێژی لەسەر لا دەچی ئایا خوای گەورە لێ قبولەکە نەخێر بووچی لەبەرەوە نوێژ ئەو هەیئەتەی کە هەمومان دەزانین نوێژەکە چۆن دەکرێت بریتە لەو بڵێن ڕکوع و سجود و ذکر و تەحیات و فاتحە و یعنی سەلامدانەوە و تەکبیرە ئیحرام و یعنی ئەو نوێژەی کە هەمومان دەزانین بریتە لەوە کەواتە نوێژ لە مصطلحی شەرعی معنایەکی جیاوازی هەیە لەگەڵ نوێژ لە مصطلحی زمانەوانی کە بریتە تەنیا لە دوعا پارانەوە ئیدی ئەمەش بە هەمان شێوە سنەت لە ڕووی زمانەوانی بەڵێ ڕێگا طریق نهج يعني وجا راس بيان راس نبي دلين فلان كس سنتي فرعوني يعني لسر سنتي فرعونية لسر سنتي شيطانية ريباز ريقا طريق إذا أمل الروي زمانوانية بلام لروي شرعية سنت بريتية لو قلت من كردوا قسو رفتاري بيغمبر دولي دخول سلبي أما سنت حسابه دي باشا شون ذكري بلين والله أما لسر دمي بيغمبر دولي دخول سلبي وجودي نبو یان ئەمەیە واتەکەی ئەوەن یانیش ئەوان بەلایەنەوە وایە کە لە دوای سەدەیەک ئەو وەختی نووسرایتەوە و ئەوانش لە خۆیانەوە نووسیانەوە بەبێ ئەوەی مەسەلەن سەنەدی هەبی بەبێ ئەوەی مەسەلەن کە فعلەن تحقیقیان کردبی لەوەی کە فعلەن ئەمە قسەی پێغەمبەر دوروری خوای لەسەر بی و ئەمەش تەبعاً دیسان گومانەکە کە زۆر بنەمای زانستی نییە کە لە کاتی خۆی ئەمەش بڵێن لە یەکەکە لە گومانە هەرە گرنگ و سەرەکیەکان کە بە دوور و درێژی بە چەندین بەرنامە ئێمە ئینشاءالله تعالى لە داهاتوو قسەی لەسەرەکەین بۆیە ئێمە بڵێن کاتمان تەواو بۆ ئێمە هەوڵ دەدەین ئینشاءالله لە دەرسەکانی داهاتوو زیاتر قسە لەسەر ئەم بابەتە بکەین بۆ ئەوەی فعلەن بۆمان دەرەکەوی کە ئایا لەسەر دەمی پێغەمبەر درود و خوای لەسەر بی سنەت وجودی هەبووە یان نە با چەندین بەڵگەی تریشی بەڵگەی مێژووی و بەڵگەی بڵێن دەقە شەرعیەکان ئینشاءالله زیاتر ئاماژە پێ دەکەین وآخر دعوانا الحمد لله رب العالمين.